لە ماوەی ساڵانی ڕابردوو کابینە یەک لە دوای یەکەکانی حکومەتی هەرێم تایبەت بە پرسی چاکسازی بەردەوام بە دوای پاساوهێنانەوە و خۆ دزینەوە دابوون لە ڕاستیەکان و ئەنجامدانی چاکسازی ڕیشەیی و دەستەبەرکردنی ماف و خزمەتگوزاری هاوڵاتیانیان فرامۆش کردووە. بەشێک لە چاودێران دەڵێن لەو باوەڕەدا نین حکومەت بتوانێت چاکسازی بکات، چونکە نیەت و ئیرادەی چاکسازی پێویستی بە هەڵوێستی نیشتیمانی و لە خۆبردووی هەیە و بەرپرسانی باڵای هەرێم تیاندا بەدی ناکرێت. عەقڵیەتێک لە هەرێمی کوردستانە ئەتوانێت چاکسازی بکات کە بتوانێت لە چوارچێوەی حیزب و ناوچە و بنەماڵە بێتە دەرەوە و بۆ گەل و دادپەروەری و ریفۆرم بیر بکاتەوە. بەڵام ئەم عەقڵیەتانەی ئێستا کە هەیە لە چوارچێوەی بچووک و تەسکی حیزبایەتی و بنەماڵە و ناوچەکانی خۆیاندا بیر دەکەنەوە، بۆیە لەسەر دەستی ئەمانە چاکسازی سەرابە و خۆڵکردنە چاوی خەڵکە. پارتی وێکێتی و بەرپرسەکانیان هەمیشە لە کێبڕکێدا بوون بۆ بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان و هەوڵی قایمکردنی جێپەی خۆیان داوە، هاوکات کەمتر لە هەوڵی چارەسەرکردنی کێشە هەرێمی و نێخۆیەکاندا بوون و بۆ هەموو ڕوودا و پێشاتێک پاساوی بێبنەمایان هەیە. گرنگی بوونی حکوومەت کە ئێمە بۆیە حکوومەتمان ئەوێت، بۆیە پەرلەمان و ئەم دام و دەستگا و ئەنجومەن هەڵبژێرداوەکانمان ئەوێت، بۆی پلانێکمان بۆدان ئێمە لە گرفتەکان گرفتەکەمان چارەسەر بکەن. جا ئەگەر ئێمە گرفتەکانمان هەر پاساویان بۆ بێنێت و خۆی مەشەزانین پاساو هەیە، بەڵام کێ ئەتوانێت ئیداری ئەم ململانیە بکات، کێ ئەتوانێت ئیداری ئەم کێشانە بکات، ئەم کێشانە بگۆڕێ بە چارەسەر، ئەم بادودۆخەی کە هەیە بیگۆڕێ بە بادودۆخێکی باشتر. ڕاستە بۆ نمونە شەڵ کاریگەری دروستەکە لەسەر ئەدای حکوومەت، لەسەر ئەدای لایانی جێبەجێکار، بەڵام خۆ ئەبێ حکوومەت لە بەرامبەر ئەوەیە خۆی ئەوەندە پلان و بەرنامەی هەبێت کە بتوانێت لانی کەم تەسیراتی ئەو شەڕە لەسەر هاوڵاتیانی کەم بێتەوە. قەیدانی دادایی دروستە بێت، ڕاستە کاریگەری، بەس قەیدانی دادای خۆ لە خۆی دروست نابێت. غێر قەیدانی دادایی کەڵەکەبووی کێشەکانی ڕابردووە کە لە ئێستا ببووە لە ڕابردووە پلانێکی تۆکمەن نەبووە، پلانێکی ورد نەبووە بۆ ئیدارەدانی ئابووری وڵات، بۆ ئیدارەدانی ئەو سەروەتەی کە لە وڵاتە هەیە، بۆیە ئەبینی لە بەسیترینشتا ئێمە تووشی قەیدان و گرفتە بین. کاربەدەستانی حکومەت هەمیشە پاساوی ئامادەیان هەبووە بۆ قەیرانەکان، بەڵام هیچ پلانێکیان نەبووە بۆ چارەسەرکردنی قەیرانە دارایی و یاسایی و یاساییەکان. ڕۆژ لە دوای ڕۆژ و ساڵ لە دوای ساڵ کێشەکان زیاتر بەسەریاندا کەڵەکە دەبن. حکومەت لە جێگەی ساڕێژکردنی برینەکان و دۆزینەوەی مەرهەمێک بۆ چارەسەری کێشەکان هەمیشە خوێی کردووە بە برینی کێشەکاندا و باکی بە ئایندەی خەڵک و هەرێمی کوردستان نەبووە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.